یەکەم هاواری دادوەر کە گوێی لێکگیرا کە وتی ئیتر بەسە بە کەس دەزوەرنەیەتە کاروبارمەوە جەنابی مام جەلال بوو دادوەر کاقوبادی جەلیوزادە بوو. ئەمە بەڵگەیەکی زۆر ئاشکرایە کە بە فعلی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە ڕێگرا لە بەردەم سەربەخۆیی دەسەڵاتی دادوەریە و تەدەخولاتی. ئایا دەسەڵات ئاستەنگ بۆ سەربەخۆبوونی دادگا لە کوردستان دروست دەکات؟ بەعکسەوە من لەگەڵ ئەو تەشبیهەی جەنابتانە بووم کە دادگا تەشبیه کرد بە مەل ئەوە جوان نییە. ئەم شارەکە گیراوە ڕۆژنامەنووسیش دیاری ئەم شارە یعنی ئەوە خەترە لە دادگاکان زۆر خەتر لە دادگاکانەوە هەموو جارە دەستی بە کەلەپچەکەەوە دەرەکەوێت. ئەگەر ئەنجومەنی دادوەری بودجەکەی بە ڕێکوپێکی بەکاربهێنێت وەکو خۆی بەکاری بهێنێ با لە بودجەکەی خۆی ئۆتۆمبیل بۆ دادوەر بکڕێت. تا ئێستا دەسەڵاتی حیزبی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە وەکو دەسەڵاتێکی سەربەخۆ سەری دادگاکان و سەری دەسەڵاتی دادوەری ناگەم. تۆڕی دادگا و یاسا لە هەرێمی کوردستان تا چەندە ماسی گەورەی پێیەگیرێت لە کام زۆن جددیتر بە تاکی دێرە لە زۆنی سەوزە ئەی زۆنی زەرد من هەرەوە ناڵە بەڵام جیاوازی هەیە. تا ئێستا نهاتۆتە بەردەم دادگا لە 19 چواری 2011 دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولێک.